گرنگ و مهمی خەباب لەناو مەککە بریتێ لە چی؟ ئەوانەی کە تازە موسڵمان ئەبوون نیان ئەتوانی بە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم بگەن و هەرچی لە ئەوڵەوە هەیە پێیان بۆترێ کێ دەرسیدا ئەدەن؟ سەیدنا ئەبوبەکر نەیەتوانی. کێ بوو ئەو کەسەی کە ئەگەڕا ماڵ بە ماڵ لەناو مەککە دەعوای ئەکرد بریتی بوو لە خەباب. هەموو ئەوانەی تازە موسڵمان ئەبوون لە عەبد و لە حوڕ و لە هەموویان کێ دەرسیدا ئەدەن و کەلیماتی قورئانی فێرەکردن؟ خەباب قورئانێکی زۆر جوانی ئەزانی. ڕۆژێکیان خەباب چووە ماڵی فاتیمەی کچی خەتاب خوشکی عومەری کوڕی خەتاب، ماڵی سەعیدی کوڕی زەید. لە پارچە وەرەقەیەکیشیە سوورەتی تاهای نووسی بوویەوە، بردی بۆیان وای فێری سوورەتی تاهایان کرد. ئەفەرمێ کاتێک کە دانیشتە بوون ئەمان خەریکی ئەم حەیس و بەیس و دەرس و دەورە بوون، ئەفەرمێ لەم کاتە هەندێک لە هاوڵانیش هیجرەتی یەکەمیان کرد بۆ حەبەش. ئەوەندە ناڕەحەت بوون وردە وردە هیجرەتیان کرد بەرەو حەبەش. ئەفەرمێ بیستی عومەری کوڕی خەتاب دوو کەسە بوون زۆر ئازاری موسڵمانان ئەدا، عومەری کوڕی خەتاب و ئەبوو جەهل. ئەفەرمێ بیستی کە ئەمانە ڕۆشتون بەرەو حەبەشە وتی بەخوا تازە لە دەستی ئێمە دەرچوون، بەخوا خۆم ئەم شتە چارەسەر نەکەم، کەس پێی چارەسەر ناکرد. شمشێرەکەی هێنا جوان تیژی کرد و حازری کرد و گرتی بەدەستیەوە هاتە دەرەوە بەرەو کوێ؟ بەرەو ماڵی ئەرقەمی کوڕی ئەبی الئەرقەم. لە ڕێیە کەسێک لە قوڕەیشەکان کە لە ژێرەوە موسڵمان بوو نیان ئەناسی پێی گەیشت کە عومەری بینی زۆر ترسا، وتی ئەو عومەر خەیرە خەریکی چیت؟ بەخوا ئەم دۆڵە ڕزگارەکە قوڕەیش هەمووی ڕزگارەکە ئەچم محەممەد ئەکوژم. هەرەکە ئەمەی بی زۆر ترسا، وتی با تۆزە بیترسێنم بگەڕێتەوە. طبعاً عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لەوێ باڵایەکی زۆر بەرز و یەکێک لە کەسە زۆر توندەکان، طەبیعەتێکی زبر و بەهێز و زۆر ئازا و جەنگەرانێکی گەورە کە لەناو قوڕەیشە چەند کەسێک بە چەند کەسێکی دەکەسێک ئیشارەتیان بۆ ئەکرا کە ئەمانە کەس دەرەقەتیان نایە. یەکێک لەوانە عومەری کوڕی خەتاب. ئەفەرمێ کەسە قوڕەیشەکە وتی جا تۆ بەتەمای محەممەد بکوژی و بەنی عەبدولمەناف واز لێ بێنن، بەخوا و کوژنەوە هەڵێ هەر گوێشی بۆ نەکرد. تی بەخوا تۆ زۆر مەغروری کورە و کوژنەوە هیچ تەسیرە هەر ئەڕۆشت. بەخوا فائیدەی نییە ئەچێ بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. وتی تۆ خەریکی چیت؟ هاتی محەممەد دەکوژی بۆ ماڵەکەی خۆت چاک ناکەی، بڕۆ بۆ لای خوشکەکە و خوشکەکە و شوێنی کەوتووە. وتی خوشکی من؟ ئەرە وەڵا خوشکی تۆ. گەڕایەوە بەپەلە، گەڕایەوە شمشێر بەدەستی و ئەمجا ڕووی کردە ماڵی سەعید. کە چوو گوێ لێ بوو لە دوورەوە، دەنگەدەنگی قورئان خوێنی گوێ لێ بوو. دەرگای کردەوە خەباب بەپەلە خۆی شاردەوە لە ماڵەکەەوە. زانیان عومەر ها زۆر ترسان، هاتە ژوورەوە و وتی ئەوە چی بوو؟ ئەو دەنگە گوێم لێ بوو. وتیان هیچ نەبوو، هەر شتێکی ئەتیادی لەوە چی گوێ لێەوە گوێ زرنگاوەتەوە. نە ئیلا شتێکم گوێ لێ بوو، ئاگام لێیە خەبەرم پێگەیشتووە کە چوونەتە سەر دینی محەممەد، لێتان قبوڵ ناکەم. دەستی بەرز کردەوە ویستی لە سەعید بدا، فاتیمەی خوشکی هاتە بەردەستی یای لە فاتیمە خوێن بە فاتیمە هاتە خوارەوە. فاتیمە زۆر تووڕە بوو، سەری بەرز کردەوە وتی چی لە دەزیە بیکە؟ واللهی ئیمانمان هێناوە بە محەممەد صلی الله علیه و آله وسلم. ئەڵێ کە خوێنەکەی فاتیمەی بینی تۆزە هێواش بۆ عومەر. وتی ئەوە چی بوو ئەتان خوێن؟ وتی پێت ناڵێم و نادەمێ. وتی ئەو پارچە وەرەقە چی بوو ئەتا خوێندەوە؟ وتی پێت ناڵێم و نادەمێ ئیلا ئەبێ بچی دەستنوێژ بگری خۆت بشۆی. ئەڵێ خۆی شۆر دەستنوێژی گر هات پێیاندا کە ئەی خوێندەوە خەباب هاتە دەرەوەتی عومەر موژدە و لێوێ. واللهی دوێنێ لە خزمەت پێغەمبەری خوا بووم صلی الله علیه و آله وسلم، دەستی مبارەکی بەرز کردەوە وتی خوا نەسرەتی ئەم دینە بدەی بە یەکێک لە عومەرەکە. عومەری کوڕی خەتاب یا ئەبوو جەهل. ئومێ دەکەم ئەو کەسە تۆ بێ ئەو فورسەتە لەدەست خۆت نەدەی. بۆیە ئەڵێن یەکێک لە سەبەبی مسلمان بوونی عومەری کوڕی خەتاب کەلیماتی خەباب کە خوای گەورە خەبابی مسەخەر کرد بۆ هیدایەتی ئەم کەڵە پیاوە بدە. ئەو بۆ عومەری کوڕی خەتاب ئیمانی هێنا و قسەکەی تەفسیلەکە ئەچێتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم.